کاتە تەفەوتی ئەمە جەدوەلە نایابەکەیە. ئەم چوار کاتە باشترین کاتە بۆ خوێندن. ئەزیزانی خۆم، تخوا دوای سەعات 11 گێڕم بۆ مەگۆڕە. دوای نیمەڕۆ بەحساب اینجا کاتی خەوتن و ئیسراحەتە ئین ئەو تازە خۆش پرزاکە. 5 بۆ 7 بەیانی شازی کاتە بۆ خوێندن. سەحابیانە سەحابە بڕۆ ژیانی سەحابەکان بخوێنەرە بەیانیان زۆر بەدەگمەن دوای نوێژی بەیانی خەوتونەتەوە. قلە خورمایەکیان خواردووە، هەنێ ئاویان خواردووە، تۆش وەک ئەوە بکە. وابزانە عوسمانی کوڕی عەفانی، وابزانە سعدی کوڕی وەقاسی، باوەڕت بێت ئێستا تۆپیش هاتووەتە سەر ئەمە. ئەم تازە بە تازە گرگڕەگەڕێنەوە سەر سەحابە. ئەڵێ مێشک پێویستی بە ئاوە، پێویستی بە گلوکۆزە، پێویستی بە ئۆکسجینە. وە تووبەکەی من کە سەلماندوێتەوە، من لە 2023 دکتۆرم 15 ساڵ دکتۆرم، تووبەکەی من سەلماندوێتی ئەڵێ گۆشت بۆ مێشک زۆر 100% بە قوت ناکە. گۆشت بۆ ماسوولکە و بۆ جسم وانەیە. بەڵام تۆ وەرە بێ مێشک بێ ئۆکسجین مەکە، وەرە مێشک بێ ئاو مەکە، وەرە مێشک بێ شیرینی مەکە. کاتە دیسان بەزمەکەیە بەیانی مێوژێ بخۆ، بۆ نمونە نەخێر هەنێک ڕەشکە بخۆ، نەخێر بۆ نە خورما بخۆ، نەخێر کێکێک شەکر لەمەیەک هەرچیەکەی. تێگەن لێم چۆنە؟ یان هەم شتە ناو ئانتیکانەی کە هاتووە، سەبسوبەیە، بەسبوسەیە، سەسوسەیە، نازام سەکسوکەیە چییە؟ ئەلموهیم بەسبوسەیە وەبزەم، بەسبوسەیە، سەکسوکە ناخورێ ئەوەی نەکەێ. بەسبوسەیە نازانم چییە، ئەوە بۆ خۆت بیخۆ، مهم ناوەکەمان پێ کێشەمان نێرە ناوەکە، تۆ مهم ئیسفادەی لێ بکە. 5 بۆ 7. اینجا 7 بۆ 8 ئیسراحەتە. هەبزان چەند بە ویژدانم؟ ئەزیزی خۆم زۆر بە ویژدانم. 8 بۆ 11 بەیانی کاتی خوێندنە شازە. ئەو کچە جوانە مەڵە کاک تۆ ئێگە بەیانیان بووم مەخوێنێتەوە وازی لێ بێنە بڕۆ بۆ مەکتەب. من بەعام هەموو ڕۆژەکەت بۆ نووسم. 11 بۆ 2 ئیسراحەت. مەسەنەگەر لە مەکتەب هاتیتەوە 11 و نیو 12 بخەوە هەتا سەعات 1 هەیە تا 1 و نیو نان بخۆ و ئیسراحەت بکە، هەتا 2 نوێژ بکە و ئیسراحەت بکە. اینجا لە 2 بەس ئەگەر دیقەت دەن چیم باس کرد، هاوتم خەوتن اینجا نان خواردن علمی باسم کرد. کوردە حیاتەکە نا هەتا هێزت تایە نان بخۆ اینجا بەسەریا بخەوی خراپە. ئەو وەختە تا عەسر خەبەرت نابێتەوە. کاتێک کە هەڵەسی وەڕی و مێشکت بە قوت نییە. دوای اینجا لە 2 هەتا 5 خوێندن. خوایە چەند خۆشە خوێندن، ئەڵڵا چەند خۆشە خوایە. وایە؟ یان تۆڵی چی بەخوا کرێکاری خۆشترە لە خوێندن. وایە خوێندنە چەند بەخواگە 2 ڕۆژ بلۆکت پێڵە کێش ئەگرێم 2 ڕۆژ سایگەرت پێ بەرزەکەمە بۆ سەربان چیمەتۆ پێسەر بەجا زاری خوێندن کیمیا خۆشە یان بلۆک و چیمەتۆ. بۆیە 2 بۆ 5 بۆ 7 ئیسراحەت. کچە جوانەکانەوە چون یارمەتی دایکیانە دەن ماڵەوە ئایلە ئیش کار کاسبی بازاڕی قەیچێکە. دوای لە سەعات 7 بۆ 11 خوێندن بە جوانی. اینجا لە 11 بۆ 5 کاکاتە 6 ساعتی خوێندن. بڵێم خەو باشترین و چاکترین و مەزبووترینە. بۆیە ئەزیزانی خۆم بەو ئومێدەی کە ئاگادار بن لە کاتی خۆتان.